بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا آمين. أما بعد، فصل درباري نويش جماعات. أبو شجاع رحمة خوالي بيفرمي: وصلاة الجماعة سنة مؤكدة. نوێژە فەرزەکان بە جەماعات باسمان پێنج نوێژە فەرزەکەیە. سنەتی مؤکدێ، سنەتیشی گەورە و جەخت لێکراوێ. ئەمە قەولێکە لە مەزهب، بەڵام قەولی بەهێز و معتەمەدی مەزهب وەکو نەوەوی ڕەحمەتی خوای لێ فەرمێ ئەوەیە جەماعەت لە هەر ئاوەدانیەکدا فەرزی کیفایە، فەرزی کیفایە، واجبە لەسەریان. جا کە جەماعەتێ بەو واجبە هەڵسان، پاداشتەکەی بۆ ئەوانە و گوناهەکە لە کۆڵی ئەوانی دیکەش دەکەنەوە. اینجا ئێمە باسی چوونە مزگەوت ناکەین. جەماعەت لە مزگەوت خێرترە، بەس شەرت نییە ئیلا لە مزگەوتدا بکرێ. ئەمانە دووشتی جیاوازن. ئەگەر جەماعەتەکەی بردە مزگەوت، جەزاه الله خەیڕا، پاداشی بەدەستهێنا و ئەو هەموو فەزڵی دەستکە لە فەرمودەی پێغەمبەری خوادا هەیە صلی الله عليه وسلم. ئەمە شەرت نییە جەماعەت هەر لە مزگەوتدا بکرێ. اینجا جەماعەت بە جەماعەتکردنیش تایبەت نییە بە نوێژی فەرز، هێندێ نوێژی سونەت وەکو دواییش دێ ئینشاءالله بە جەماعەت دەکرێ. باش دەڵێ: وعلى المأموم أن ينوي الائتمام دون الإمام. ئیمام پێش نوێژە، مەموم نوێژ خوێنەکانی دواوی ئیمامن. لەسەر مەموم واجبە کە نیەتی ئیئتیمام، یعنی نیەتی ئیقتیدا و چاو لە ئیمامکردن بهێنێ، یعنی نیەتی جەماعەت. لەسەر مەموم واجبە نیەتی جەماعەت بهێنێ دون الإمام. ئەمما ئیمام لەسەری واجب نییە نیەتی جەماعەت بهێنێ، بەڵکو سنەت، هەتاوەکو ئەویش نیەتی جەماعەتی لە دڵدا بێ و خێری جەماعەتی بۆ بنووسێ. ئەو قسەیە یانی چی؟ یەکمان بینی وا نوێژی نێوەڕۆ بە تەنیارەکە، نوێژی نێوەڕۆ لە دوایەوە نوێژیاندا بەست بەبێوی دەنگ بکەن، نیەتیان هێنا کە لە پشت ئەو پیاوە نوێژ دەکەن. ئەم مەمومەکان نیەتی جەماعەتیان هێنا، کابرا ئیمام سەلامی دایەوە تەماشاکە ڕیزێ لە دوایەوە نوێژ دەکات، نوێژی هیچ کامیان ئیشکالی تێدا نیە. مەمومەکان لەبەروی نیەتیان هێنا کە ئەمە ئیمامیانە، نیەتی جەماعەتیش بۆ ئیمام شەرت نییە، هەر سنەت. بەڵام لەبەروی باشتر وایە ئیمامیش نیەتی ئیمامەتی بهێنێ، باش وایە بە جۆرە ئاگادار بکرێتەوە کە ئیماممانی، جا دەست لە پشتی دەدەن بە قسە بێڵەن کاکە ئاگال لێبێ ئیماممانی یا شتێ لەو بابەتە، بە جۆرە ئاگادار بکرێتەوە تا ئەویش نیەتی جەماعەت بهێنێ. اینجا ويجوز أن يأتم الحر بالعبد. يأتم به يعني كردي إمامي خوي لدوايا ونوجي كرد. ئاساییە کەسی ئازاد لە پشت عەبدەوە نوێژ بکە. والبالغ بالمراهق. ئاساییە کەسی پێگەیشتوش بالغ لە پشت هەرزەکار، مراهق یعنی نزیک بووەتەوە لە بالغ بوون، بەڵام هێشتا بالغ نەبووە. لەوە هاتووە ڕەهق یعنی ماندوویەتی، مەبەستی ئەوەندە نزیکە لە بلوغەوە، بلوغی ماندوو کردووە وا بە دواوەیەتی، ئەوەندە لێوەی نزیکە نەوەرجیاوە. یعنی ئاساییە ئیمام بالغیش نەبوو بێ، بەڵام ممەیز بێ، یعنی چاکە خراپەی خۆی لێک جا بکاتەوە ئەحکامی نوێژیش بزانێ. والبالغ بالمراهق. بەڵام ولا تصح قدوة رجل بامرأة. اقتداء نوێژ لە دواوەکردنی پیاو بۆ ئافرەت، یعنی ئافرەت ئیمام بێ و پیاو لە دواوە نوێژکات، دروست نییە، صحیح نییە، نوێژەکەش دانامەزرێەوە بەتاڵ دەبێتەوە. ولا قارئ بأمي. نابێ قورئان خوێنیش، قارئ لێرە یعنی ئەوە نییە دەنجی خۆش بێەوە، نا یعنی ئەوەی دەزانێت قورئان بە دروستی بخوێنێتەوە، فاتحە بە دیاریکراوی
نابێ لە پشت یەکێکەوە نوێژ بکە کە ئومیە نەخوێندەوارە مەبەست لە نەخوێندەوار ئەوەیە کە لەحنی جەلی هەڵەی ئاشکرا لە فاتیحەدا دەکا یا پیچی لێ دەگۆڕێ یان شەددەی ناگرێ یان حەرەکە دەگۆڕێ بڵێ ئەنعەمت عەلەیهم یان غەیری المەغزوبی یان ئیاکە شەددە ناگرێ ئەوە دروست نییە بەڵام ئەگەر هەمویان ئومی بوون هەمویان بەشێوە غەڵەتیان هەبوو لە فاتیحە ئاسایی یەکێک لە خۆیان پێشنوێژیان بۆ بکە ئەما کە قورئان خوێن هەبوو دەبێ ئەو پێشنوێژی بکە ئەنجا وأي موضع صلى في المسجد بصلاة الإمام فيه وهو عالم بصلاته أجزأه ما لم يتقدم عليه دڵێ لە هەر جێگایەکی مزگەوت نوێژ بکە بەمەرجێ لە ناو مزگەوت بێ وأي موضع صلى في المسجد بصلاة الإمام فيه بصلاة الإمام فيه أم فيه ده شيء تعريف غير بصلاة إمامه يعني إمامك جناه مزجود نشبك أوج أولاته ده شيء متعلق غير بالصلاش يعني أي موضع صلى فيه في المسجد بارحظ ما نكي آواه نشخن مأموم لهر جگایکی ناو مزگەوت نوێژ بکە لە دوای ئیمامێکەوە کە لە ناو مزگەوتەکەیە وهو عالم بصلاته وهو يعني مأمومەکە نوێژ خوێنەکەی دواوە عالم بێ بە نوێژی ئیمامەکەی گوێی لە بیبینێ گوێی لە دەنجی بێ یان سەفێک ببینێ کە ئاگای لە نوێژی ئیمامەکەیە بە جۆرە بزانێ ئیمامەکە لەکوێیە چ دەکات چ ناکە ئەجزەئەهو بەسیەتی و دروستە و تەواو لەناو مزگەوت بێ ئاگای لە نوێژی ئیمامەکەش هەبێ بەمەرجێ ما لم يتقدم عليه بەمەرجێ پێش ئیمامەکەی نەکەوێ لە فعل و لە شوێنیش لە فعل یعنی پێش ئیمامەکەی ڕکوع نەبا پێش ئیمامەکەی لە سوزدە هەڵنەستێتەوە لە شوێنیش یعنی شوێنەکەی لە پێش شوێنی ئیمامەوە نەبێ لە لای قیبلە ئەو لە قیبلەوە نزیکتر نەبێ وەک لە ئیمام ئەدی ئەگەر وەکو یەکتری بوون ئاساییە یعنی بەتەنیش یەکەوە ڕاوەستا بوون ئاساییە هەرچەند باش نییە ئەو لاترەوە تۆزە لە دوای ئیمامەکەەوە ڕاوەستێ احتیاطن پێکەوە چوونە ڕکوع ئاساییە تەنها الله ئەکبەری نوێژ دابەستن نەبێ نابێ نوێژ خوێن لەگەڵ ئیمامەکەی الله ئەکبەری نوێژ دابەستن بکە وێ لە دوایەوە بیکە وازحە ئەوە گەر لە ناو مزگەوتدا بکەوە ئاساییە مەأموم لە قاتی دووەم بێ یان ئیمام لە قاتی دووەم بێ بەمەرجێ لە پێشیەوە نەبێ مەأموم لە پێشیەوە نەبێ وإن صلى في المسجد ئەگەر ئیمام لە ناو مزگەوت نوێژی کرد ئیمام ناو مزگەوت بوو والمأموم خارج المسجد مأمومیش لە دەرەوەی مزگەوت بوو قريبا منه نزیک بوو لە ئیمامەکەی یعنی 150 متر لە مزگەوتەوە دوورتر نەبوو لا ئیمامەوە مزگەوت جێ نابێ چوونەتە دەرەوەی مزگەوتەکە مەبەستمان لە مزگەوت شوێ ئەو جێگایە کە نوێژی تێدا دەکرێت یعنی چوونە حەوشەی مزگەوتەکە شەرامان حکمیە باشە چوونەتە دەرەوەی مزگەوتەکە 150 متریش زیاتر لە ئیمام دوور نییە قريبا منه نزیکە وهو عالم بصلاته ئاگای لە نوێژی ئیمامەکەشە بەوەی گوێی لە دەنجەتی یان سەفێک دەبینێ کە ئاگای لە نوێژی ئیمامەکە گوێی لە دەنجی ئیمامەکەی یان ئیمام دەبینێ وەکو ئەو سەفە دەکا ولا حائل هناك لەمپەریش لە بەردەم ئەو ئیمامەکەی نەبی یعنی چی لەمپەر یعنی بتوانێ بەبێ سنگ سوڕاندن بەبێ ڕووی لە قیبلە لابدا بچێتە لای ئیمامەکەی بتوانێ بەبێ سنگی یعنی دەرگایەکی کراوە لە بینی ئەو ئیمامەکەی هەبێ مەسەلەن
ولا حائل هناك. حائل يعني لمبر الرجير جاز دروست كوابو أجر مأموم لدروي مزجود نيجي دكرت أم مرزانة شرط يكم أجايل نيجي إمامك هبيه دووەمیان 150 متر زیاتر لی دوور نەبێ، سێیەمیان بتوانێ بەبێ پشت لە قیبلە بکە، ڕووی لە قیبلە لابدا بگاتە لای ئیمامەکەی. کەوم 150 مترە بۆ چه حاڵەتێکە؟ بۆی لە دەروی مزگەوت نوێژ بکە. تەمام لە مەزهەبیمە هەریەکە مزگەوتەکە زۆر گەورە بوو، هیچ ئیشکال نییە، خوای لەکرد مزگەوتەکە 1 کیلۆمەترە. ئەمە گوتمان کە مەأمومیش لە ناو مزگەوت بوو شەرتی 150 مترمان باز نەکرد. ئەو 150 مترە بۆ حاڵەتێکە کە مەأموم لە دەرەوەی مزگەوت نوێژ بکە، ئاگاتان لێ بێ. هەتا دڵت لە خۆت دانەمێنێنە ناو مزگەوت حساباتم بۆ بکەی، هەرچەند درێژی مزگەوت زۆر کەم وایە، کەم مزگەوتی 150 متر درێژ زۆر زۆرە. لەو فەرەزدا لە ناو نوێژکرد مەشغوڵی حسابات نەبێ، کە لە ناو مزگەوت بوون هەردووکتان 150 متر شەرت نییە. واضحة؟ بەش. فصل قصر الصلاة وجمعها. قصر وجمع. أبو الشجاع رحمة الله عليه يفرمي: ويجوز للمسافر قصر الصلاة الرباعية ب5 شرائط. يجوز جائزة ئەگەر سەفەر لە 120 کیلۆمەتر کەمتر بوو، لە 120 کیلۆمەتر کەمتر بوو، باشتر وایە وەکو احتیاط و خۆ لە گومان دەرکردن لە مەزەیمە، باشتر وایە قەسڕ نەکە، نوێژەکەی بە تەواوی بکە، 4 ڕەکعات بکە. بۆیە گوتی وەیەجووز، جائزە، دروستە، نیگو سونەتە. بەڵام ئەگەر سەفەر لە 120 کیلۆمەتر دوورتر بوو، سونەتە کە نوێژەکە کورت کاتەوە. للمسافر بۆ ڕێبوار، لەکەیەوە بە مسافر حسابە ئینسان کە سنووری شارەکەی خۆی بەجێهێشت. دەڵێن کە گوتیان شارەوانی فڵانە جێگا چی خواحافیزیتان هێنێتان نازانم، خواتان لەگەڵ لەوێوە کە لە سنووری شار، لە سنووری ئاوەدانی و بینا و خانوو و ئاوەدانی شار دەرچوو مسافر. قصر الصلاة الرباعية، کورتکردنەوەی نوێژی 4 ڕەکعاتی، یعنی بەیانی و ئێوارە کورت ناکرێنەوە، بەیانی هەردوو ئێوارە شەرسێ، ب5 شرائط، بەم 5 مەرجە. یەکەم أن يكون سفره في غير معصية، سەفەرەکەی سەفەری گوناهباری نەبێ، بەم سەفەرە گوناهبار نابێ، چونکە ئەگەر سەفەری گوناهباری بێ و پێی بڵێن نوێژەکانیشت کورتکەوە وەکوە ئاسانکاری بۆ بکەین، یعنی بۆ پیاو کوشتن چووە نابێت نوێژ کورت کاتە، بۆ تاوان چووە وەڵا ئاهەنگی سەری ساڵ دەکرێت لە فڵانە شار زۆر خۆشە بۆ ئەوە دەچێت، نابێت نوێژ کورت کاتە. ژنە و بەبێ پرچی مێردەکەی چوەتە سەفەر، نابێت نوێژ کورت کاتەوە. أن يكون سفره في غير معصية، سفري تاوانباری نەبێ، ئاگاتان لێ بێ، خودی سەفەرەکە سەفەری بۆ گوناه نەبێ، با لەوێش هەندێک گوناه ڕوو بدە. یعنی چی؟ یعنی خودی چوونە گەشت و سەیران چییە؟ حەڵاڵە، خۆ دەشێ ئەگەر هەیە واری لەخوا نەخواستە لەوێ ڕەشبەڵەکێ بگیرێ و گۆرانی و هەرا هۆسە، بەڵام خودی سەفەرەکە سەفەری گوناهباری نییە، بۆ گوناه نەچووە، بۆ گوناه ئەسڵەن بۆ شتێکی بۆ شتێک چووە لە بنەڕەتدا حەڵاڵە. واضحە؟ تێکەڵی نەکەینەوە مەفهومە. أن يكون سفره في غير معصية، سفري گوناهباری نەبێ. دوم وأن تكون مسافته 16 فرسخا، مسافتي سفركي نەک ئەوەندە لە ماڵێ دوورکەوێتەوە ئەنجا بۆی هەیە نوێژ کورت کاتەوە، نە، ئەم سەری سەفەرەکەی، ئەم سەری سەفەرەکەی 16 فەرسەخ ببێ. 16 فەرسەخ چەندە؟ خیلافێک هەیە، باسی ئەوەشمان کرد زۆر جار ئەو ژمارانە احتیاطی تێدا وەردەگیرێ، لەبەرەوە زۆر جار بە 80 کیلۆمەتر لێک دەدرێتەوە،
دەشێ 85 ببینن دەشێ 95 ببینن لە هەندێک جێگا ئەمە هەندێک لەگەڵ 80 کیلۆمەتر دەڕۆین سەفەرەکە 80 کیلۆمەتر یان زیاتر ببێ یعنی ئەم سەری سەفەرەکە ئاگاتان لێبێ مەرج نییە بۆ ئەوی نوێژ کورت کاتەوە 80 کیلۆمەتر لە ماڵ دوور بێ ئێستا نە یانی چی یعنی با نمونێ بێنینەوە لە کۆیەوە نیازی وایە بڕوە بۆ دهۆک طبعا سەفەرە زیاد 100 کیلۆمەترە زۆر زیاتر ئەسڵا دانێ 150 کیلۆمەترە دانێ 150 کیلۆمەتر یەک چارەک لە کۆیە چووە دەر لە شار چووە دەر یەک چارەک کاتی نوێژی نیوەڕۆ هات دەتوانێت 2 ڕەکعات بکە چونکە بڵێ ئێستا چەند کیلۆمەتریش کەم لە کۆیەوە دوورە ئەو سەری سەفەرەکەی گرنگە کە دڵین 80 کیلۆمەتر یعنی نەک ئەوەندە لە ماڵ دوور بێ ئێستا کۆتایی سەفەرەکەی ئەوەندە دوور بێ باش وأن يكون مؤديا بالصلاة الرباعية أم صلاة الرباعية أم نواجه 4 ركعات يبقى أداء بك يعني نواجه أو كاتبي نك قضاي بكاتور يعني والله لسفر نواجه كان هم 2 ركعات إن عندك نواجه شمل مالي تشوف بو إستاني كم بدوان ديان جرنوش ديواني كان نواجه مالي لسفر جرايوه بتشوار ديان جرت هم نواجه سفريش لما بجرتوا هل بتشوار دي جرت أو نواجه ديكا أو 4 ركعتي ديكا نواجه أو كاتبي بوي بكات 2 ركعات شوارم وأن ينوي القصر مع الإحرام لقل الله أكبر نواجه دابستن نيتي قصر يبي نقلنا ونواجه كركعتي شكدوا لركعتي دوما البراس ولا سفر موني كما 2 ركعات أو نابي تازده بتشوار بيكي بينجم وألا يأتم بمقيم اقتداء بإمام يجي مقيم نكا مقيم يعني نشجي يعني أوي 4 ركعات دكا برزان يك لحظش لبشت إمامك والنويج بكا كتشوار ركعات دكا لبي أيش 4 ركعات يعني شي كتشوين دوهوك كجيشين دوهوك بونويجي عشاء شو من مزقوت بجماعة نويج دكا لا تحياتك وتايبون الله أكبر نويج مدابستاو إمام سلامي ده هل ده اسمه 2 ركعات دكم؟ نا هاي 4 ركعات دكم أجر يك لحظش لبشت إمامك ونويج بكا كتشوار ركعات دكا هر 4 ركعات دكاش إنجا أجر نيزاني إمام مسافر يعني مقيمة ربوارة يعني نشتجيه تفصيلي تدا طبعا هو مسألة أصلي مسألة كأوايا كأو 4 ركعات نيتي 4 ركعات دهني أجر دوش بكا يعني درت شيء مسافريشة أو هر 4 طاودكا تفصيلي كيشي تدا أما باش ويجوز للمسافر أما باسي قصر تواو ويجوز للمسافر جائزة بو مسافر جائزة أي يجب دروسته يعني سنة نية أي يجمع جمع بكا بين الظهر والعصر لنيواني نيورو عسر في وقت أيهما شاء لكاتي هر كاميان دا كبير يعني دتوانين نيورو ببات لاي عسر أما جمعوا تأخيري بيضان ودشتواني عسر بين تلاي نيورو أما جمعوا تقديمي بيضان وبين المغرب والعشاء في وقت أيهما شاء لنيواني مغرب وعشاش لكاتي هر كاميان دا بيو يعني تواني مغرب دواخا وتواني عشاء بيشبا كوابو بياني نلقل عشاء جمع دكري نلقل نيورو إيوارو عصري جمع ناكرين أو خالي يكم خالي دوام لجمع تقديم لجمع تقديم يعني لبيش خصتين ويجكا عندي مرج هيدا برا تشابيك يكم لناو نويجي يكم دانيتي أو بينك نويجي دوميش دهنية اللاي أو يعني نيازم وايا نويجي نيوروش بين نويجي عسيش بين ملاي نيورو
نوێژی عەسریش بێن مەلای دەبێ هەر لە ناو ئەم نوێژی نیوەڕۆیە نیەتی ئەوەم هەبێ کە عەسریش بێن، نەک کە نوێژی نیوەڕۆ تەواو بووم ئەرێ نوێژی عەسریش نەکەم، ئاوا نابێ. ئەوە یەک. دووەمیان دەبێ، ئەوە لە جەمع و تەقدیم باس دەکەین، دەبێ بە نوێژی یەکەم دەست پێ بکەی، دەبێ نیوەڕۆ سەرەتا بکەی، ئەنجا عەسر. سێیەم دەبێ بە دوای یەکەوە بن، دەبێ بە دوای یەکەوە بن، یعنی کە نوێژی نیوەڕۆت کرد یەکسەر نوێژی عەسر دەست پێ بکەی، بەس بەو شێوەیەش نییە وەڵا هەناوی قسەش بکەی یا قسە بکەی، نا ئەوها نییە، نەینە ڕاستەوخۆ نەک بچی سەرخەوێ بشتێنی ئەنجا بێ عەسری بە دوادا بکەی. ئەمما ئەگەر تەخیری کرد، ئەگەر تەخیری کرد بەس دوو مەرج هەیە. یەکەمیان لە کاتی نوێژی یەکەم تاخیر کراوەکە نیەتی تەخیر بێنێ، یعنی چی؟ نەک بانگی ئەوارەی داوە هەر لە بیری نەبووە، نوێژی ئەوارەی هەر بە خەیاڵدا نەهات ئەسڵەن، کە بانگی عیشا بوو ئەی ئێوارێ خۆمە لەگەڵ عیشایە جەمعی دەکەین، ئەوە کەم تەرخەمی بوو، ئەوە لە بیرکردنی نوێژ بوو، تەخیر نەبوو. ئەوە کابوو لە کاتی ئێوارە بۆیە باش وایە کە بانگی دا یەکسەر نیەتی ئەو بەدڵی خۆیدا بێنێ خوایە و کاتی نوێژە ئەم تەخیری دەکەم. ئەوە یەک. دووەمیان هەتا نوێژی دووەمیش تەواو دەکا، هەتا نوێژی دووەمیش تەواو دەکا هێشتا لە سەفەر بێ، یعنی ناو باخیرەیە مەسەلەن خوا خەریکی نوێژی عیشایە گەیشتەوە شار، گوتیان گەیشتینەوە شار، ئەوە بەتاڵە دووەمیان، هەتا دووەمیش تەواو دەکا، هەتا دووەمیش تەواو دەکا هەر لە سەفەر بێ. ئەنجا ئەگەر تەقدیبی کرد، یعنی نوێژی عیشای هێنایە لای ئێوارە، کە گەیشتەوە شار هێشتا کاتی نوێژی ئێوارێ بوو، هێشتا عیشا نەبوو، دەتوانێت عیشا نەکاتەوە لەبەرەوەی لە سەفەر بوو، سەفەر بۆی دروستە تەقدیم بکە، بەڵێ بۆی جەمع و تەقدیم، بەڵێ بۆی دروستە کابوو نوێژی عیشایەکی سەلامەتی کردووە ئەو کە هاتەوە شار هێشتا بانگی ئێوارێ، یعنی هێشتا کاتی نوێژی ئێوارێ، یعنی کە بانگی عیشا دا ئەو لە شارە دەتوانێت عیشا نەکاتەوە. واضحە؟ باش. پێش بانگی عیشا؟ پێش بانگی عیشاش گەیشتەوە، یعنی هێشتا کاتی نوێژی ئێوارێ بوو، ئەو ڕای جمهوریشە طبعاً. باشە. ويجوز للحاضر، دروستە ئەوەی حاضرە، یعنی لە مسافریش نییە، لە حەضەرە، لە شار و ئاودانی خۆیدایە، في المطر بەهۆی باران ئەن يجمع بينهما، جمع بکا في وقت الأولى منهما، بەڵام بەس لە وەقتی یەکەمیان، یعنی بەس جەمع و تەقدیم دەکرێ بەهۆی بارانەوە، بەهۆی بارانەوە بەس جەمع و تەقدیم دەکرێ. ئەوە نێ مامۆستا لە بڵندگۆ بڵێ کاکە مێنە مزگەوت جارێ نوێژیش مەکەن دەیبینە لای عیشای ئێوارەکە، نابێ ئەوە. ئەگەر باران و تۆفان و لافاوی زۆر گەورە هەبوو ترساین خەڵک بێتە دەر بۆ مزگەوت بە هیلاک بچن، ئاساییە لە بڵندگۆ بڵێن نوێژەکانتان لە ماڵێ بکەن، ئەمە بڵێن هەرمەیکەن لە بەرباران دوایە لەگەڵ عیشا دەیکەین، ئەوە نابێ. بەس جەمع و تەماشا ئێوارە سەلامماندایەوە، لە نوێژی ئێوارە لە مزگەوت سەلامماندایەوە، تەماشامان کرد لە دەرێ بارانی زۆرە ماشەڵڵا، ئاساییە ماوەسا بڵێ چ دەکەین؟ عیشایش دەکەین. کابوو گوتمان کە سەلامیاندایەوە باران بێ، یعنی کە یەکەم تەواو بوو هەتا دووەم دەست پێ دەکەین باران بێ، نەک بە کەشوهەوا ماشەڵڵا ڕۆژ خۆشت بەخوای دوایە کەشوهەوا یەک سەعات شەی کاتە بارانە، شتی وانە نوێژەکان لە کاتی خۆیدا دەکەین. ئەنجا ئەمە خاصە، ئەم عوزرە خاصە بەچیەوە؟ بە یەکێکەوە کە نوێژ لە مزگەوتیشی دوور بکاو بارانیش تووشی مەشەقەت و زەحمەتی بکە، و مەزهەبی ئەمەیە طبعاً. یعنی ئەگەر ماڵی نزیک بوو لە مزگەوت، دەرگای بەرامبەر دەرگای مزگەوت بوو، ئەو جەمع ناکە، ئەو جەمع ناکە.
یان الحەمدوللا سیارەی پێ هیچ بە باران نەتەڕ دەبێ نەتووشی زەحمەت و مەشقەتی و قوڕ و قوڕاو دەبێ بە سیارە دێ ئەویش جەمع ناکە. بەڵام ئاگامان لێ پێ قەسڕ دەکەن بە بۆنەی بارانەوە یعنی 4 ڕەکعەت دیکەنە دوو نا قەسڕ تایبەتە بە سەفەر جەمع دیتر لەبەر بارانیش کرا هەم لەبەر ئازاری زۆریش یان عوزری دیکەش جەمع دەکرێت. یانی مەسەلەن دکتۆر بەو نەخۆشە دەڵێ کاکە دووچێ ژێر عەمەلیات بەنجل لێ دەدەین ئاگات لە خۆت نامێنێ سەعاتی چەندە سەعاتی 12:30 تازە بانجینەوە ڕووی بوو هەتا 5 بەهۆش نایەوە دەتوانێت چ بکە عەسر تەقدیم بکە بێنێتە لای نیوەڕۆ لەگەڵ نیوەڕۆ بیکە. یان نەخۆشە ئێستا ئازارێکی زۆر زۆری هەیە کاتی نوێژی نیوەڕۆیە زۆر زۆری ئازارەیە بە جۆرە گەر نوێژ بکە هیچ ئاگای لە نوێژەکە نابێ وتیانە سا ئینشەڵا دکتۆر بانگ دەکەین تۆزە موسەکین و دەرمانت دەدەینێ ساعت 2 ئەو ناوە باشتر دەبی ئاساییە تەخیری کە نوێژەکەی تەخیر کە وەلای عەسر ئاساییە جەمع. ئەمە قەسڕ کورتکردنەوەی نوێژ گوتمان تایبەتە بە سەفەرەوە. ئیمام ئەولاترە نوێژ بۆ خەڵک بکە والله ئەعلەم ئیمام ئەولاترە نوێژ بۆ خەڵک بکە والله تعالى ئەعلەم چونکە ئیمامی ڕاتب بە هەمووبار ئەولاترە بۆ پێش نوێژی کردن والله تعالى ئەعلەم. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ماڵی بەتەنیش مزگەوت بووە حجرەکانی کە بۆنەی بارانەوە ولا صحیح مسلمدا هەیە جەمع کراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێش نوێژی بۆ کردوون ئەگەر یەکەش دیکە پێش نوێژی کردبا دەیان گوت دەمانزانی باشە. باسی نوێژی جومعی ئینشاء الله هەڵدەگرین بۆ دەرسی ئایندا. الحمد لله رب العالمين.